لە شاری سلێمانی دژ بە جموجۆڵەکانی هێزێکی سوپای تورکیا بۆ ناوخاکی عێراق ژمارەیەک هاوڵاتی لەبەر دەمباخی گشتی شاری سلێمانی گربوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و جگەل لە ئیدانەکردنی ئەو جموجۆڵە سەربازیە داوای دەست بە جێکشانەوەی ئەو هێزە سەربازی تورکیایان کرد لە ناوخاکی عێراقدا. مەبەستیم ئەم ڕێپێوانە شەرمەزارکردنی دەوڵەتی تورکیا و هاوکارانیەتی کە هاوکاری دوژمنی فاشیستی تورک ئەکەن لەشکرکێشی بێنێتە باشووری کوردستانەوە. ڕۆکت هاوڵاتیەک هاتوون بۆ ناڕزای دەبڕین بۆ لەشکرکێشەی سوپای تورکیا بۆ ناوخاکی هەرێمی کوردستان. جگەل لە هاوڵاتیان ژمارەیەک بەرپرسی حکومی و حیزبی و پەرلەمانتاری عێراق و کوردستان ئامادەی گربوونەوەکە بوون. ئەگەرچی پەرلەمانی کوردستان ماوەی 2 مانگە کۆبوونەوەی ئەنجام نەداوە، بەڵام لەلایەن ئەو پەرلەمانتارانەی کوردستانەوە داوای کۆبوونەوەی بەپەلەی پەرلەمان و هەڵوێستی ڕوونی لایەنە سیاسیەکان کرا. لە ئێستاشدا کە دەبینی سوپای تورکیا خاکی هەرێمی کوردستانی بەزاندووە، دەبێت پەرلەمانی هەرێمی کوردستان هەڵوێستی جددی هەبێ و کار بکە لە پێناوەدا کە بتوانێت کۆبوونەوە بکە و هەڵوێستی گەلی کوردستان ڕابگەێنێ سەبارەت بە ئیدانەکردن و گەڕاندنەوەی سوپای تورکیا بۆ خاکی خۆی. هەروەها پەرلەمانی عێراق ئەمە بە پێشێلکاری سەروەری خاکی وڵاتەکەی دەزانێت. پەرلەمان ئیدانەیەکە داوا لە حکوومەتەکە بۆ ئەوی هەموو توانەکانی خۆی بەکار بێنێ. حکوومەتی عێراقی حەقی هەیە پەنابەرێ بۆ ئەنجومەنی ئاسایش بۆ ئەوەی جێشی تورکی ناچار بکەن لە عێراق بچێتەوە، چکەوە خەرقی سیادەی دەوڵەتێکی خاوەن سیادەیە. لە خۆپیشاندانەکەدا نوێنەری مامۆستایانی ئاینی بەشدار بوون و ئەوانیش قسەی خۆیان هەبوو. ئێمە هەڵوێستمان ئەوەیە کە ئەمانوێت بە زووترین کاتە و هێزە بگەڕێتەوە، ئەگەر نەگەڕێتەوە بەڕاستی بە داگیرکاری حسابە. لەبەرەوە ئێمەش قبوڵمان نێت، چونکە ئێمە ئەم وڵاتەی ئێمە کوردستان لە ساڵی 91 ڕاپەڕینی کردووە، خەڵک لە داگیرکاری خۆی ڕزگار کردووە. لەبەرەوە چەندین ساڵە خەبات ئەکا بۆی کە داگیرکاری لە وڵاتەکەیان ئەمێنێ، بە هیچ شێوەیە ئەمەمان قبوڵ نییە. جێی باسە نزیکەی هەفتەیە کە هێزێکی سەربازی تورکیا هاتوۆتە ناو سنووری خاکی عێراقەوە لە نزیک شاری موسڵ جێگیر کراوە و سەرەڕای ناڕەزایی حکوومەتی عێراقی و بەرپرسانی عێراقی و هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتی تورکیا جەخت لەوە دەکاتەوە ئەو هێزە بۆ هاوکاری سەرباز چۆتە ئەو ناوچەیە و ناکشێتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.